ئاوی گەڕاوی گەناو ناوێکی نامۆ نییە لە ئیدارەی ڕاپەڕین و زۆربەی هاوڵاتیان ئاشنان بەو شوێنە. ئەم ئاوا لە وەرزی هاویندا ڕەنگەکەی دەگۆڕێ با مۆرێکی ڕەشبا و بەهۆی ئەو پێکاتە و کانزایانەی کاتیایدا هەیە بۆنێکی ناخۆشی هەیە. گۆبی گەنا وتمان ڕەنگەکەی دەگۆڕێ لە هاویندا بە تایبەتی لە هاویندا لە دستاناندا ڕەنگەکەی مۆر نییە یان ڕەشیشی باوی بەرەو مۆر دەڕوا لە هاویندا. ئەمەش چەند هۆکاریشی هەیە. یەکێک لە هۆکارانە ئەوەیە کە ڕێژەی خوێی تێدا زۆرە سۆدیۆمی کلۆرایت و دووەمیان هۆکاری ئەوەیە کە پرەی لە هاویندا پرەی گەرمی ئاوەکە بەرز دەبێتەوە هاوینان گەرمە ئەو ناوچەیە. تیمێکی ئەڵمانی هات ئەویش بە هاوکاری زانکۆ سلێمانی و هاتن تێستی ئاوەکان کردووە و کۆمەڵی داتان کۆ کردوتەوە. ئەم ئاوە دیارە بۆ خواردنەوە نابێت بۆ ئاوە دێری زۆر کزە. هاوڵاتیان دەڵێن ئەو گەناوە سوودێکی زۆری هەبووە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی پێستیان هەیە و زۆر جاریش هاوڵاتیان لە شارە جیاوازەکان و شوێنە دوورەکانی شەوە سەردانی دەکەن و بەکاری دەهێنن وەکو چارەسەر بۆ نەخۆشی پێست. بۆنێکی زۆر جیاوازی هەیە کە لە پێسی دەیبووماوەیە کە تا پێتۆی شک دەبێتەوە دوای هەر لەو ئاوەی خۆی پێدەشوێ و دوای لە ئاوە گەورەکەش ئەوەی خاوێنەکە لێش خۆی پێدەشوێ و سوودێکی زۆر باشیە. خەڵکیش لە دوورەوە زۆر بۆی دێ و ئێمەش خەڵکی گوندی قڕۆگۆین تەجروبەمان لەسەر هەیە. من بۆ خۆم ئەساسیەتی پێستمەوە بووە پاییزێ چووم 2 جار چابووم دەرزیم لە خۆداوای زەوری نەبووە. ڕۆژانە چەندین هاوڵاتی لە شارە دوورەکانەوە دێم بۆ ئاوی گەناوەکە بۆ چارەسەری نەخۆشی پێست بەکاردێ کە قڕەکەی لە خۆیان دەدەن و دواتریش بە هەمان ئاوەکەی خۆیان دەشون و بۆ چارەسەری نەخۆشی پێست بەکارێ زۆر باشە. تاوەکو ئێستا چەند جارێک تێستی ئاوەکە وەرگیراوە و تیمێکی زانستی ئەڵمانیش هاتوون و تێستی ئاوەکەیان وەرگرتووە، بەڵام تاوەکو ئێستا ئەنجامەکەیان ئاشکرا نەکردووە. 2 مامۆستای زانکۆی سلێمانیش هاتوون بۆ ئەوەی تێستی ئاوەکە وەرگرن و توێژینەوەی لەسەر بکەن. ئەمڕۆ هاتین بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری گۆڕانی ڕەنگی ئاوی دەریاچەی گەناو بین بزانین ئەو گۆڕانی ئەم ساڵ ڕووی داوە لە چاو ساڵانی پێشوو چییە و سامپڵی ئاو یاخود نموزەت لە دەریاچەکە وەرگرین لە ئاوەکە وەرگرین بۆ ئەوی شیکاری بۆ بکەین شیکاری بکەین لە مختبەرە بزانین پێکاتی ئاوەکە چییە و هەروەها لە چاو ساڵانەوە چی فەرق کردووە ئەو توێژینانی پێشتر کە لەلایەن تیمەکانی زانکۆی سلێمانی و تیمی ئەڵمانیەکان کە کراوە ئێمەش بزانین پەرە بەو توێژینەوانە بدەین. گەڕاوی گەناو بە دووری 5 کیلۆمەتر لە قەزای ڕانیەوە دوورە و قوڵیەکەی نەزاندراوە و ئاستی ئاوەکەشی جێگیرە و زیاد و کەم ناکات. بەپێی وەرزەکان ڕەنگی ئاوەکە دەگۆڕێت لا وەرزی هاویندا ڕەنگەکەی دەبێت بە مۆرێکی ڕەشبا و شوێنەوارناسان و هاوڵاتیان دەڵێن تاوەکو ئێستا لە ڕووی گەشت و گوزاری و شوێنەواریەوە گرنگێکی ئەوتۆ باگەڕاوەکە نەدراوە و پێویستە لایەنی پەیوەندیدار ئاوڕی زیاتر لەو شوێنە بدەنەوە و بایەخی زیاتری پێ بدرێ. ڕێناس ئەرسەلان گەڕاوی گەناو لە ئیدارەی ڕاپەڕین تایبەت بە پەیامی ڕۆژ.